دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغەی هاتوچۆ لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان بەشێک لە هاوڵاتیان بە ڕێگای جیاواز بەکاری خێرخوازی و بەشێکی تر لە هاوڵاتیان با کاری خۆبەخش هاوکاریان پێشکەش کرد. لەو چوارچێوەیەدا ئافرەتێکی خۆبەخش لە قەزای ڕانیا ڕۆژانە زیاتر لە 200 دەمامک دروست دەکات و کارە دەستیەکانی پێشکەش بە هێزە ئەمنیەکان دەکات. پێم کارێکی باش بوو لەو کاتەیدا کە بەهۆی ئەو پەتانە خوازراوی بەرۆکی هەموو جیهانی گرتۆ کوردستانی ئێمەش لێ بەدەرنیە پێداویستیەکانی لەلایەن کاکوختیارەوە پێداویستی ماسکم بۆ ئامادە دەکرێت و منیش ئەرکی دروستکردن و دوورینی ماسکم گرتوتە ئەستۆی خۆم وەکو خۆبەخشە بە ئەرکی سەرچانی خۆم زانی دابەش دەکرێت بەسەر هێزە ئەمنیەکان و دەستگاکانی ئاسایش و خەڵکدا کە شەو ڕۆژ ئان لەسەر ئەو شەقامانن بۆ پاراستن و تەندروستی ئێمە هەستم بە بەرپرسیارەت کرد کە هەستم بە دروستکردنی ماسک بۆ ئەوان دەستخۆشیان لێ دەکەم ڕۆژانە 200 ماسک دروست دەکەم شانە قماشەکە دەبڕم و ڕۆژانەش دوورین و ئامادەکاریەکەی دەکەم. ئەو دەمامکانەی ئەو ئافرەتە خۆبەخشە دروستی دەکات دەیدات بە ڕێکخراوێک بۆ ئەوەی دابەشی بکەن بەسەر هێزە ئەمنیەکاندا و بەرپرسی ڕێکخراوەکەش دەڵێت ئەو کارە خۆبەخشەی ئەو هاوڵاتیە هەستکردن بە بەرپرسیارەتی و بۆ ئەوەی هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆڕۆنا. ڕۆژانە ئەو دەمامکانەمان بۆ ئامادەکە بڕی 200 دەمامکەم بۆ ئامادەکە شەوانە دەیبڕێ ڕۆژانە دەیان دروێ و ئێمە شەوڵ دەین لەگەڵ دەستکێش و تاقیم بەسەر سەرجەم بازەکانی قەزای ڕانی و دەوروبەردا دابەش بکەین. زیاتر لە دەخەیاتە پەیوەندیان پێوە کردوم ئامادەی خۆیان دەربڕیوە بۆی بێ بەرامبەر ئەوانش بە هەمان شێوە ئەو هەڵوێستیان هەیە. هیوادارم خەڵکێ چاو لەو خاتونە بەڕێزە بکە. ڤایرۆسی کۆڕۆنا لە سەرتاسەری جیهان بڵاو بووەتەوە و دەمامکیش بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی خۆپاراستندا دەنرێت. هەر بۆیە مەترسی سەرهەڵدانی نەمان و گرانبوونی دەمامک دەکرا بەڵام هەوڵە خۆبەخشیەکان بۆ دروستکردنی دەمامک ئەو مەترسیەی ڕەواندەوە. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری ڕاپەڕین.